سلااو هاوڕیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتمەلاتان بۆ باسکردنی فیلم و زینجیرەکان. بۆ ڤیدیۆم جارە هەوڵ دەدەم خوێندنەوەیەک یان باسێکی کورتی فیلمی گونەهباران بکەم کە بەڵام پێشەوەی دەست پێ بکەین فیلمەکە کو هەژدەیە لەبەر دوو هۆکار. هۆکار یەکەم ئەوەی کە دیمەنی خوێناوێت، دیمەنی کوشتنی زۆر تێدایە. دووەمیش لەبەر بوونی بەداخەوە بوونی دیمەنی ناشیاو کە زۆری تێدایە، بۆیە فیلمەکە کۆ هەژدەیە. ئەوانەی سێری فیلمەکەیان کردو، ئەوانەی بینەری بوون بە ژانەری فیلمی ترسناک وەسفیان کردو، بەڵام ئەو ترسناکە نییە مەترسن، ترسناکێکی سادە و جوانە. دوو برای ساختەچی، پیاوکوش، دز، خراپەکار، هەرچ وەسفەشی خراپەیە کە بە مێشکدا دێ و بیری لێ دەکەیتەوە لەو دوو برایەدا لەو دوانەیەدا بوونیانەیە کە ئەوەش ئەوانیش ستاک و سمۆکن کە هەر ڕۆلی هەردوو کارکتەر لەلایەن ئەکتەری زۆر خۆشەویست مایکل بی جۆردن ڕۆڵەکەی دەجێردرێتن کە بەڕاستی بەجددی ڕۆڵەکی ناوازە و پێرفێکت پێشکەش بە بینەر دەکاتن. دوو برای دوانە، خراپەکار و ترسناک، بۆی ئەو ڕابرد و خراپەی کە لە شیکاگۆ هەیەتیان ناوبەنجە پێ پەیدا کردووە دەگەڕێنەوە بۆ زێدی بابوو باپیرانیان بۆی دەست بە ژیانێکی نوێ بکەن، لاپەڕەیەکی نوێ لە ژیاندا هەڵبدەنەوە. بەڵام ئاسان نابێت چونکە هەموو تەواوی خەڵک بۆی ئەو ڕابرد و خراپەی نەوەک بۆ باشیەکانیەوە ئەو دوو برایە ئەو دوانەیە دەناسن و لێشیان دەترسن. ئامانجی ئەو دوو برایە ئەوەیە کە مەیخانەیەک بکەنەوە و ئاهەنگی گەورەی تێدا ڕێک بخەن بۆ ئەوی پارەیەکی زۆر بەدەست بێنن. گەلەیەکی لە دیمەنەکان دیارەکە ڕەنگە قەرزاری کەسێک بن، کەسێکی ترسناک بن، یاخود ئامانجی خۆیتیان زۆرترین پارە بەدەست بێنن. جا ڕووداوەکان بە ئاسایی دەستنە پێشەوە و ئەو کەسانەی کە مەبەستیان پەیدا دەکەن بۆی مەیخانەکەیان لە ڕۆژی یەکەمەوە گەورە و ناوبانگێکی باش پەیدا بکاتن. ڕووداوەکان تەواو دەستنە پێشەوە و ئاهەنگەکە تێدا دەکرێت و جێوی خۆیان وەردەگرن تاوەکو ئەو کاتەی ڕووداوێک ڕوودەدا کە کۆ چیرۆکەکە 90 پلە دەسوڕێنێتەوە و پێشبینی نەکراوە، چونکە لەو کاتەدا خوێن مژەکان بەدیار دەکەون، ڤامپایرەکان بەدیار دەکەون کە دەگەنە بەردەرگای مەیخانەکە و ڕووبەڕوو بنەوەیکی جوان و بەهێز و چێژبەخش بە بینەر دەبەخشن. یەکە لە جەماعەتی ناو مەیخانەکەوانێ لە مەیخانەکە ئاهەنگ دەجێڕن، ئەم ستافەکە و هەم خەڵکەکەی تریش یەک توش دەکەن کە ڕووبەڕبوونەوەیکی بەڕاستی یەکجار بە چێژەکە لە نێوانیاندا ڕوودەداتن. ئەوەی تر سپۆل ناکەم و گرنگەوەی ئەوانەی ناو مەیخانەکە هەوڵ دەدەن هەرچ نەبێ هەتا خۆرهەڵەتن خۆیان ڕابگرن، چونکە ئەو ژنە ساحیربازە کە ژنی یەکێک لە دوانەکەیە دەڵێتن خوێن بژەکان ئەو جۆرانن کە ناتوانن بەرگەی ڕووناچی یاخود بەرکەوتن بە خۆر و بگرن. بۆیە دەبینین ئەوانەی کە دەبینێنەوە کاتێ دەگەنە ئەو کاتێک کە ڕۆژ هەڵدێت ئامانجەکەیان دەپێکن و کۆ چیرۆکەکەم باز نەکرد بۆی ئەگەر نەتبینەوە لێت سپۆی نەبێتن. جا لە دیمەنی کۆتایی کە دەبینین بەڵێ ڕەنگە ئەو فیلمە لێرە کۆتایی نێت و بەشی دووەمی هەبێتن، چونکە دیمەنی کۆتایی ئاماژەیە بە هەبوونی چیرۆکێکی تر یان درێژەدان بۆ چیرۆکە لە بەشەکانی تر. جا نازانین هەتا ئێستا هیچ هەواڵێک نییە دەربارەی ئەوەی کە بەشی نوێی لێ بەرهەم بێنێت، گومانەکەشمان تەنیا بە هۆی ئەو دیمەنەی کۆتاییەوە بوو. فیلمێک دەربارەی ڕەشپێستەکان نیو سەعات یەکەم بەلای کەمەوە دەبینین کە دەرهێنەر ئەو دیالۆگانەی کە لە فیلمەکە دەیبینین دەربارەی ئەو جیاکاریە گەورەی ڕەنجی پێست کە لەو زەمانەدا لە نێوان ڕەنجی سپی و پێستدا هەبووە. ئەو فیلمە ڕنگدانەوەی تێڕوانینی سپی پێستەکانە بۆ ڕەشپێستەکان کە چۆن بە ئاستێکی نزم سەیریان کردوون، لە ئاستێکی نزمدایان ناون و چۆن بە خراپە و بە شێوەیەکی ئازنزم مامەڵەیان لەگەڵدا کردوون. بۆیە چارەیەکی فیلمەکە زیاتر تقریبان دەبینین کە تایبەتە بە و جیاکاریە گەوری کە لەو زەمانەدا هەبوو دەربارەی تێڕوانینیان بۆ ڕەشپێستەکان کە بەداخۆ بەڵێ بە تایبەت لە ئەمریکا ئەو کاتە مۆزوعی جیاوازی ڕەنگ مۆزوعی زۆر گرنگ بوو و ڕەشپێستەکان بە ئاستێکی زۆر نزم سیر دەکران و ئەو فیلمە جوانەکەی لەوەیدا بوو ساوندتراک و میوزیک و گۆرانەکانی بەڕاستی نایاب بوون و بۆ لایەنی جلو بەرەک زۆر سەرنجڕاکێش بوون. ڕووناچی لە فیلمەکە زۆر جوان بوو، چونکە باسی سەردەمێکی زۆر جووی دەکردووە، زۆر جوان ڕۆڵەکان جێردرا بوون بە تایبەت لەلایەن
ئاکتەری خۆشەویست کە ڕۆلی هەردوو برایەکەی دەبینی دوانەکەی دەبینی مایکل بی جۆردان کە بەڕاستی دەورێکی ناوازەی بینی بۆ لایەنی چیرۆکەکەی سادە بوو چیرۆکێکی نایب نەبوو بەڵام باش بوو بەڵام ئەگەر بەکۆی چیرۆکەکە و بەکۆی فیلمەکە سێری بکەین فیلمێکی بەچێژ بوو ئەگەر نایب نەبوو بێت بەڵام بەچێژ بوو شایانی ئەوە بوو کە بینەری بی ڕێتینجی بەلای منەوە 7.3 لەدا فیلمێکی بەچێژە هیوادارم بینەری بن یەکێکە لە فیلمانی کە بەڕاستی شایانی سیرکردنە هیچم نەماوە لەسەر فیلمەکە ئەگەر تۆی بەڕێشتەیەکت هەیە دەتوانین لە کۆمنت سەرنجی خۆت بنووسی تا فیلمێکی تر تا ڤیدیۆکی تر دێمۆلاتان هەر لە خۆشی دابن